إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بۆ خوشکبرانی کە هاوسەرگیریان کردووە یا بە ئیزنی خوا بە تەمای هاوسەرگیرین، چەند خاڵێکی پێویستە ئاگاداری بن. بەڕاستی لە نێوان ژن و مێردا خۆشەویستی ڕاستەقینە بنچینە و ئەساسی بەختەوەری ماڵە. هەر ژن و مێردێک خۆشەویستی لە نێوانیاندا هەبوو بەختەوەرن، بە پێچەوانەوە بەدبەختن، چونکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەددەتەن وەڕەحمە. ئێمە لە نێوان ژن و مێردا خۆشەویستیمان دروست کردووە لەگەڵ ڕەحمە. هەر کاتێ خۆشەویستی و ڕەحم لە نێوان ژن و مێردا نەما، هەم بە دڵ و هەم بە قسە و هەم بە کردەوە خۆشەویستی و ڕەحم و بەزەیی لە نێوانیاندا نەبوو، ئەو ژن و مێردە ژن و مێردێکی سەرکەوتوو نین، بەڵکو ژیانیان پڕە لە کێشە و مەشاکل و ناخۆشی و ناڕەحەتی. کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی خەدیجە دەکات، دەفەرمێ قەد ڕوزیقت حبها، لە صحیح مسلمدایە. خوای گەورە خۆشەویستی خەدیجەی بە من بەخشی و ڕەزا و ڕەحمەتی خوایە بێت. لە کاتێکا وەفاتی کردبوو لە ناو گۆڕدا بوو، هەر خۆشی دەویست. و کاتێکیش کە پرسیار لە پێغەمبەری خوا کرێ صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی بوخاریدا، ئەی الناس ئەحەب ئیلەیک؟ قال عائشە، کێت لە هەموو کەسێک خۆشترە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی عائشە. شەرمی نەکرد، پێی عەیب نەبوو. کاتێککە تۆ ئەگەر پێت خۆشە لە ماڵەوە بەختەوەر بی، ژیانت خۆش بێ، پێویستە خێزانی خۆت خۆش بوێ، خێزانت تۆی خۆش بوێ، پێویستە خۆشەویستی بۆ یەکتری دەربڕن. بەڵام لای خەڵکا زۆر نا، لە نێوان خۆتانە. چونکە هەیە لە ناو خەڵکا پۆز لێدەن، هەڵێ ئەم پیاوژنە موو بەبەینیان ناچێ، بەڵام حەبلیش بەبەینیان ناچێ، بەس تەنها دەیانەوێ خەفەت بە خەڵکی بدەن. ئەوە نا، جاری وای نەفەسیش لیانەدا، چاو لیانەدا، ئەو کاتە هەر لە یەک جا دەبنەوە، دەبنە دوژمنی یەک. بەڵام هەر ژن و پیاوێک خۆشەویستی لە نێوانیانە نەبوو، خۆشەویستی ڕاستەقینە بە دڵ و بە قسە و بە کردەوە، وەڵڵی خۆشبەختی و بەختەوەری ڕوو لەو خێزانە ناکات. ڕاستیەکەی بیزانین، وەڵڵی سوێن دەخۆم، زۆربەی ژن و مێردەکان لە نیوە بەرەو ژوور، لە نیوە بەرەو ژوور، وەڵڵی تەنها دوو شت بەستیانێتەوە، خۆشەویستی نییە. تەنها مناڵە لەگەڵ عەیبە و حەیاچوون، ئەم دووشتە نەبێ، زۆربەی ژن و مێردەکان لە یەکجیا دەبنەوە. چونکە پیاوەکە دەڵێ لەبەر مناڵەکان نەبێت تەلاق دەدەم، ژنەکە دەڵێ لەبەر مناڵە بێ لای تۆ دانانیشم، یا لەبەر حەیاچوون عەیبە تازەیمە تەمەنێکمانێ لە یەکجیا ببینەوە. کەواتە ئەگە لەبەر مناڵ و عەیبە ژن و مێردێک بە یەکەوەمانەوە، نەک لەبەر خۆشەویستی ڕاستەقینە، بێگومان ژیانیان پڕە لە ناخۆشی و ناڕەحەتی و خەم و خەفەت. بۆیە خۆشەویستی نێوان ژن و مێرد بنچینە و ئەساسی بەختەوەری خێزانە. خوشکی بەڕێزم، زیاتر ڕووم لە تۆیە. کاتێککە هاوسەرگیری لەگەڵ پیاوێکدا کردووە، لەگەڵیدا بە قەناعەت بە، چونکە قەناعەت ئەوەی خوا پێتانی داوە پێی ڕازی بە. ئەساس و بنچینەی بەختەوەری خێزان و ماڵ ئەوەیە کە ئەو کەسە خوای گەورە چی پێدا و قەناعەتی پێ هەبێ، چاوی لە خەڵک نەبێت، تەماشای خەڵکی نەکات، وا نەزانی ئەو کەسانەی کە دەوڵەمەنن ژیانیان خۆشە. وەڵی ژن هەبووە، ئافرەت هەبووە، پیاو هەبووە، کێشەیان هەبووە لە یەک جیا بوونەتەوە، وەڵی لە کاتێکە زۆر دەوڵەمەند بوونە، خێزانەکەی دەویست سەروی 700 دەفتەری هەیە پیاوەکەم، بەخوا لێ جیا بووە. بۆ لەبەرەوە کە نەگونجان تەواو، کە خۆشەویستی نەبوو، پارە چی لێکەی؟ وا نەزانی ئەو کەسێک کە دەوڵەمەنە تەواو بەختەوەرە.
خەڵکی وایە فەقیرە زۆر لە دەوڵەمەندەکان لەگەڵ خێزانەکەیدا و لەگەڵ مێردەکەیە بەختەوەرترە. چونکە بەڕاستی ئەگەر ئینسان ئەو بەشەی خوا پێداوە قەناعەتی هەبێ بێگومان دڵخۆش دەبێ. خوشکە بەڕێزەکان، بۆیە کارێکی وەها مەکەن لەگەڵ پیاوەکانی خۆتانە قەرزاریان کەن. ئافرەتانی پێشوو هەندێکیان ڕەحمەتی خوایان لەبێ کاتێکە لە ماڵ دەرەچوو پیاوەکانیان بۆ کەسابەت چیان پێدەوتن؟ بەیانیان کە دەرەچوون ئەیانوت ئەی پیاوەکەم، ئەی مێردەکەم، تەقوای خوا بکە، ڕزقی حەڵاڵمان بۆ بێنەوە، حەراممان بۆ مەهێننەوە، لەبەر خاتری ئێمە خۆتان گونەهبار مەکەن، ئەوەی خوا پێتانیدا بە حەڵاڵی بۆمان بهێنەوە، چونکە ئێمە سەبر دەگرین لەسەر برسێتی بەڵام سەبر ناگرین لەسەر حرام و ئاگر، چونکە حرام بۆ ئاگرمان دەبێت. بەڵام زۆرێک لە ئافرەتان هەیە چاو لە خەڵکی دەکەن، ئەوم بۆ بکڕە، ئەوم بۆ بکڕە، ئەوم بۆ بکڕە، پیاوەکەشی دەتوانایە ئەوم بۆ بکە، پیاوەکەی ناچار داماوە قەرزاری دەکا، زەلیلی لای خەڵکی دەکات، خەمباریشی دەکات، داماوی دەکات. ئینسان دەبێت قەناعەتی هەبێ، ئەو بەشەی خوا پێداوە، چونکە لەوانێت حەسادەت بە کەسێک بەری فڵان کەس دەوڵەمەنە، بەڵام بەخوا ئەویش کۆمەڵێک کەم و کوڕی هەیە، هیچ ژن و پیاوێک نییە یەکسان بن. پیاوەکەی فڵان کەس ژنەکەی با بۆ سەفرە، ڕاستەکەی با بۆ سەفرە، پیاوەکەی تۆ ئەمەی کەمتر تایە، بەڵام پیاوەکەی تۆش سیفەتی جوانی تایە لەو پیاوەی ترە نییە. کەس کامل نییە، ئێمە بە یەکەوە جوانین، بە یەکەوە کامل دەبین. ناکرێ خەڵکی چی کرد منیش ئەوە بکەم. پیاوەکەی خۆت خۆشەوێ قەرزاری مەکە، پیاوەکەی خۆت خۆشەوێ وای لێ مەکە خەڵکی قسەی پێ بڵێ، زەلیلی بکە، سوکایەتی پێ بکە، پارەکەم بەرەوە. وا لە پیاوەکەت مەکە جەڵدی دەماغ لێدا لە خەم و خەفەدا تووشی دەیها نەخۆشی ببێ. بۆیە ئەگەر ژن بە تایبەتی کە سیفەتێکیان تایە بەداخەوە بە عام وەفایان کەمە بۆ پیاو، هەرچیان بۆ بکەی زۆر جار دەڵێن قەت خێرمان لە تۆ نەبینیوە. بۆیە دەبێت خۆت لەگەڵەوە ڕابێنی کە خێزانت زۆربەی کات دەستخۆشی لێ ناکات، ئەبێ لەگەڵەوە ڕابی، لەگەڵ ئەمەدا بێ ڕابی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم چەندێک چاکەی لەگەڵا بکەی ئەڵێ خێرم لە تۆ نەبینیوە. بۆیە ئەو شتە ئاساییە لای ئافرەت، ڕوو ئەدا و زۆریش ئاساییە، بەڵام ئەوە گرنگە خوشکی بەڕێزم پیاوەکەی خۆت قەرزار نەکەی. یەکێ لەو خاڵانێک کە زۆر مهمە، زۆر گرنگە لە نێوان ژن و مێردا هەبێ، سیقە و متمانەیە کە ئەمڕۆ بەڕاستی زۆر کەم بۆتەوە. بەهۆی ئەوەی کە سیقە متمانە لە نێوان ژن و مێردا نەماوە، سەیرەکەی بەختەوەری و دڵخۆشی لە ماڵدا نەماوە. بە تایبەتی مۆبایلیش یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە سیقەی بە خەڵکی نەهێڵاوە. ژن سیقەی بە پیاو نییە، پیاو سیقەی بە ژن نییە. ئەمە بەڕاستی کارێکی زۆر خراپە، چونکە نەبوونی متمانە بە یەکتری خێزان و عائیلە بەختەوەر ناکە، بەڵکو بەدبەختی دەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح سونن نەسائیە هاتووە، وتیان ئەی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بۆچی ئافرەتی ئەنساریەکان و خەڵکی مەدینە ناهێنی؟ تۆ خێزانەکان هیچی خەڵکی شاری مەدینە نییە، بۆ لەوانە ناخوازیت؟ فەرمووی ئەوان ئین فیهم لەغەیرەة شەدیدە، چونکە غیرەیەکی زۆریان هەیە ئافرەتانی مەدینە، بەخوا من لەگەڵیانە ناتوانم بژیم. غیرەی زیادە، ئەو غیرەی کە پێڵێن غیرەی دڵپیسی، ئیتر پیاو هەیبێ یا ئافرەت، بە زیاتر ئافرەتێتی، هەر پیاوێکیش هەیبێ و خۆی شوباندۆ بە ئافرەت. جا بۆیە ئەو غیرەیە حتا زیاتر بێت، زیاتر کێشە و مشکلە دروستە بێت. بۆیە خوشکی بەڕێزم وانەزانی بە غیرەکردن پیاوەکە دڵخۆشەکەی، بەختەوەری دەکەی، نە وەڵڵا کێشەکان زیاد ئەەکەی، مشکلەکان زیاد ئەەکەی. بەڕاستی ئەگەر پێت خۆشە پیاوەکەت خۆشتی بوێ، پێویستە ئەوەندە غیرە نەکەی لێی، چونکە جاری وایە لە دەستی ئەدەی، یعنی هەوڵەدا لە دەستی نەدا، بەڵام لە دەستی ئەدا. دڵپیسی، مراقەبە، چاودێری لە هەموو لایەک ئەو خێزانە بەختەوەر ناکات، چونکە ئەگەر سیقەی بە پیاوەکەی خۆی هەبێ ئەوەنە مراقەبەی ناکات، ئەوەنە دڵی لێ پیس ناکە. پیاوەکەش بە هەمان شێوە ئەگەر سیقەی بە خێزانەکەی خۆی هەبێ ئەوەندە ناڕەحەتی ناکە. ئەگەر سیقەیش نەما لە نێوان ژن و مێردا، ئەوە تەنها وەک باوباپیری خۆمان چۆن دەژیان بە یەکەوتەوە، نەخۆشەویستی هەبوو، نەڕێز، نە هیچ شتێک، ژیانی ئەو کەسانی شەروای دێتیت. تەواو
لێیدە سوکایەتی پێ بکات جوێنی پێ بدە قسەی لەگەڵا مەکە ئەمە بەڕاستی ڕق و کینە دروست دەکات غیرە ڕق و کینە و کێشە زیاد ئەکا نەکەمی ئەکە چونکە ئەگەر متمانە هەبی غیرە کەمترە بێتەوە کە متمانە نەما غیرە زیاتر دەبێ و کێشە زیاتر ئەبێت بۆیە ئەگەر پێتان خۆشە بەختەوەر بن متمانە بە یەکتری بکەن یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی خوای گەندڵ خۆشمان کەی بەختەوری بخەیتە نێوان خێزانەکان و یا رب العالمین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه یەکێتە لەو خاڵانەی کە زۆر گرنگە لە نێوان ژن و مێردا هەبێ لێبوردنە هەندێک جار خۆبی ئاگاکردنە چونکە واللهی ڕاستیەکەی هەمومان بیزانین ئەوەی کە ئێمە لە خێزانەکانمان قبوڵی دەکەین لە هیچ کەسێکی سەر زەوی قبوڵ ناکەین بە هەمان شێوە خێزانەکانیشمان ئەوەی لە ئێمە قبوڵەکە لە هیچ کەسێکی قبوڵ ناکە بۆیە دەڵێ شەڕی ژن و مێرد سیقەی نییە سیقەی نییە ئەو لێبوردنەی بۆ خێزانت هەتا یا بۆ مێردەکەی خۆت هەتا بەخوا بۆ هیچ کەسێکی ئەم سەرزەوی نایکی دڵنیا بەلەوە چونکە ئەوەی خێزانت پێتەڵێ یا پیاوەکەت پێتەڵێ هەر کەسێک پێت بڵێ تەواو تەنها مەگەر مەرحەبایە ساد و سڕی لەگەڵا بکەی بۆیە پێویستە ژن و مێردەکان لێبوردنیان هەبێت بەرامبەر بە یەکتری بۆی دڵخۆش بن هیچ کەسێکتان مەلائیکە نین ئێوە دوو نەفەرن هەر یەکەتان تەبیعەتێکتانەیە دوو نەفەر نییە لەم سەرزەوێدا سەد تا سەد تەبیعەتیان یەک بێ ئەگەر کەسێک دە برای هەبێ هەر دە براکە ئەڵێ هەر خزم یەکیش نین نەک برای یەک هەر کەسە تەبیعەتێکیە خوشکەکان بە هەمان شێوە بۆیە ئەگەر پێتان خۆش بێ ژیانتان خۆش بێ دەبێ لێبوردنتان هەبێ خوشکی بەڕێزم غەڵەت بەرامبەر بە پیاوەکەت کرد داوای لێبوردنی لێ بکە برای بەڕێزم ئەگەر غەڵەت بەرامبەر خێزانت کرد داوای لێبوردنی لێ بکە هیچ عیبێتیان نییە چونکە ئەگەر هەرچەندێ قسە بە یەکەوە نەکەن هەرچەندێ شەڕ بکەن دەبێ هەر ئاشت بنەوە جا بۆ ئەوەندە بخایەنێ دە ڕۆژیش قسە نەکەن ڕۆژی 11 دەبێ ئاشت بنەوە جا بۆ دە ڕۆژ بخایەنێ بۆ خەفەت ئەدەن بە مناڵەکانی خۆتان ژنی پیاوی وایە بە چەندەها ساڵ و مانگ بینیان نێبێکەوە مناڵەکانیشیان تووشی خەم و خەفەت کردووە لێبوردە بە لێبوردە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی لە خەڵکی خۆش نەبێ خوالی خۆش نابێ خێزانەکەت لە پێش هەموو کەسێکە پیاوەکەت لە پێش هەموو کەسێکە بۆیە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا هیچ کەسێک لە ئێوە با خێزانەکەی نەبوغزێنێ لەبەر صیفەتێک چونکە ئەگەر ئەو خراپەشی تیابێت چاکەیەکیش تایە پیاوانیش بە هەمان شێوە بۆیە ژیان بە لێبوردنەوە خۆشە ژن و مێردایەتی بە تایبەتی ئەگەر ئەمە نەبوو ئێمە ئیسفادە لە شەڕ ناکەین ژن و مێردەکان شەڕکردن قسە نەکردن بە یەکەوە ڕق و کینە بەرامبەر بە یەکتری هیچ سوودێکتان پێ ناگەێنێ بەڵکو هەوڵ بدەن هەر کەسێک غەڵەتی کرد بەرامبەر بە کەسێک داوای لێبوردنیەکە ئەگەر لە بازاڕەکە بەرامبەر ئافرەتێک غەڵەتی بکەی نەک قسەی ناشیاو هەر قاچ بە شوێنێکی بکەی ناڵێ داوای لێبوردنەکەم ئەی بۆ خێزانەکەی خۆت بە پێت عیبە هیچ عیبێتیان نییە برای بەڕێزم غەڵەتت کرد غەڵەتی متەکەبیر مەبە خۆ بە گەورە مەزانە غەڵەتت کرد بڵێ غەڵەتم داوای لێبوردنەکەم ئیتر ژنەکە یا پیاوەکە ئەگەر پێتان خۆشە بەختەوەر بن ئەبێ لێبوردە بن چونکە بەبێ لێبوردەیی بەخوا دەبێ یا ژیانێکی پڕ لە دۆزەخ بۆ خۆت مسۆگەرکەی یا دەبێ لە یەکجیا ببنەوە هیچ حەلێتر نییە یەکێتر لەو خاڵانی کە زۆر گرنگە لە نێوان ژن و مێردا هەبێ قوربانیدان بۆ یەکتری ئازایەتی ناکەی خزمەتی خێزانەکەی خۆت بکەی خێزانەکەت خزمەتی تۆ بکە ئازایەتی ناکە دەبێ هەردوو لاتان تەواوکەری یەکتری بن قوربانی بۆ یەکتری بدەن چونکە ئەوە زیاتر خۆشەویستی دروستەکە خێزانەکەی دەڵێ وەڵای لەناو خێمەیەکش دابی لەگەڵ تا دەژین بڕۆی بۆ دۆزەخیش لەگەڵ تا دێم کوردوەتەنی بڕۆیتە هەر شوێنەکە من لەگەڵ توام ئەزانێ پیاوە چەندێ پێی خۆشە قسانە چەندێ پێی خۆشە خێزانەکەی لە بوون و لە نەبووندا لەگەڵی دابێ لە خۆشی و لە ناخۆشیدا بۆیە قوربانیدان بۆ یەکتری زۆر زەرورە چونکە تەبیعەتمان جیایە ئێمە پێویستە خێزانەکان هەندێک جار هەندێک شت هەیە لەوانەیە سەد تا سەدیش بە دڵیان نەبێ لەبەر خاتری پیاوەکانیان بە بیکەن پیاوەکانیش بە هەمان شێوە جاری وای حەز تاقەتت نییە حەز بە دەرەوە نییە خێزانە دەڵێ با بڕۆین بیبە دەبێ قوربانی بدەن بۆ یەکتری چونکە ژیان بەبێ قوربانیدان بۆ یەکتری نابێ کاتێککە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتوە کە بە فەرمانی خوا هاجەرەی خێزانی ڕەزای خوای لەبێت لەگەڵ ئیسماعیلی کوڕێک کە مناڵێکی کۆرپەی شیرخۆرە
دەیبات لە دۆڵێکە لە مەکە جێی دەهێڵێ بە فەرمانی خوا. سەیریکە هاجرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ ئەی ئیبراهیم ئێمە بەجێ دەهێڵی لەم چۆڵێدا یەک نەفەریتیان نیە ئاوەدانیتیان نیە لەم دۆڵە و کەعبە دۆڵێک بووە شیوێک بووە ئاوەدانیتیان نەبووە ئێمە بەجێ دەهێڵی لەم شوێنەدا بەڵام عاقڵە وتی الله أمرك بهذا قال نعم قالت إذن لا يضيعونه أي إبراهيم من بجي دهيلي سلامي خواه لسر بيه فرماني خواه خوا فرماني بيتكو من ليلة بجي بهيلي بتنيا لقل من عرب چوكا فرمي بلي فرمي مادام فرماني خواه إيما بزايا نادا أو يقينه أو قرباني دانا بو بياوكا نالي بخوا رومال باوك متواو بخوا من توم ناوي تو رقد لمنا قرباني دان پێویستە مادام فەرمانی خوایە منش قبولم کرد ئەمە پێڵێن قوربانی دان بۆ یەکتری هەندێک شتەیە لە تواناتان نییە جیاوازە بەس هەندێک شتێک دەتوانی بیکەی بۆ خێزانەکەت بیکە خێزانەکەت با بۆ تۆی بکات چونکە بەبێ قوربانی دان بۆ یەکتری ناتوانن بەختەوەر بن دەبێت لە خۆشی و ناخۆشی لە بوون و لە نەبووندا لەگەڵ یەکترا بن قوربانی بۆ یەکتری بدەن ئەو کاتە ئینشاڵڵا ژیانتان خۆشتر دەبێت هیچ ئازایەتیان نیە خزمەت یەکتری بکەن خێزانەکەت خزمەتت دەکات دەست خۆشی لێ بکە پیاوەکەت دێتەوە خوشکی بەڕێزم بەداخەوە ناو کورداوشتە زۆر کەمە دێتەوە لە شوێنێک بڵێ بەخێر بێ بە خێراتنی بکە خۆ کەم ناکەی خوشکی بەڕێزم بەخوا کەم ناکەی دڵنیا بەلەوە تۆش دەستخۆشی لە خێزانەکەت بکەیت چێشتێکی بۆت کردووە خزمەتێکت بۆ ئەکا بڵێ دەستت خۆش بێ دوو قسەی خۆشی بۆ بکە قوربانی بۆ یەکتری بدەن خۆشەویستی بۆ یەکتری دەربڕن بۆی خۆتان و ماڵ و مناڵتان بەدبەخت نەبێت آخر خاڵکە دەمێ باسی کەم ئەوەی کە زۆر گرنگە ئێمە چاو لە باباپیری خۆمان نەکەین چونکە ئەوە نەیانزانی احترام و ڕێز لە نێوان ژن و مێردا زۆر گرنگە یەک حەدیثێکەیە لەوانەیە هەتا ئێستا خۆم لەم مزگەوتە تا باسم نەکردو بەم شێوەیە لەوانەیەش زۆر بەشتان نەتان بیست بێ پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم حديثك صح ترغيبا ليس منا من لم يرحم صغيرنا ويعرف حق كبيرنا ام حديث شلون اللي تبقين لا ايمانيه لسر ربازي ايمانيه لسر خوروشتي ايمانيه شي دڵێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم او کەسانێکیان او کەسەی ڕەحم بە کەسێک نەکا لە خۆی بچووکترە ڕەحمی پێ نەکا بەعام خێزانەکانمان لە خۆمان بچووکترە بەعام ئەوەی کە ژن دەهێنن پیا و گەورەترە ئەو کەسەی ڕەحم بە کەسێک نەکا لە خۆی بچووکترە کە خێزانەکەی خۆشت دەگرێتەوە پێش هەموو کەسەیە مناڵەکانت دەگرێتەوە ئەوە لەسەر ڕەفتار و ڕەوشتی ئێمە نییە و ئەو کەسەیشی فەرمی وەیەعریف حەق کەبیرنا هەر کەسێکیش مافی ئەو کەسانە نەزانی و ڕێزی ئەو کەسانە نەگری کە لە خۆی گەورەترە ئەوش لەسەر ڕێبازی ئێمە نییە پیاوەکەت لە خۆت گەورەترە ڕێزی لێ بگرە سوکایەتی پێ مەکە احتیرامی بگرە زۆر پێویستە حەدیثە جوان تێ بگەین ئەوەی ڕێز لە خێزانی خۆی نەگرێ لە ئێمە نییە کە لەو بچووکترە بەعام ئەوەشی ڕێز لە پیاوەکەی نەگرێ کە لە خۆی گەورەترە لەسەر ڕەفتاری ئێمە نییە و هەموو کەسێکی تریش بە هەمان شێوە دەگرێتەوە کەواتە پێویستە خوشکی بەڕێزم ئاگاداری ئەو خاڵە بە والله ئەگەر سوکایەتی بە پیاوەکەی خۆت بکەی کە لە خۆت گەورەترە بەڕاستی کارێکی خراپت کردووە جاران قسەیەک منانێ پێتان ناخۆش بێ طبعا وشەی بە پیاو ئەوترێ ضعیف بە ئافرەت ئەوترێ ضعیفە لە عەرەبیە جاران لە زمانی باو باپیری ئێمە ژن ضعیفە و داما و چەوساوە بوو بەڵام ئێستا پیاو ضعیف و داما و چەوساوەیە لەبەر حەیای خۆی قسە ناکە ئەگینا والله زۆرێک لە پیاوان کە ئێمە کێشە دێتە لامان هاوارێنە بەدەست خێزانەکەیانیانەوە ڕێزیان ناگرن حورمەتیان ناگرن ناڵێ مە لە من گەورەترە بۆی ئەگەر پێت خۆشە بەختەوەربی ئەبێ ڕێز لە خێزانەکەت بگری لە خۆت بچووکترە تۆش ڕێز لە پیاوەکەت بگرە کە لە خۆت گەورەترە چونکە ئەگەر وانەکەین ژیانمان خۆش نابێت کاتی پیاوێکی دەشتەکی لادێیی ئەعرابی لەگەڵ خێزانەکەیە کێشەی هەبوو وتیان کێشە چییە لەگەڵ خێزانەکەدا سەبەب و هۆکار چییە لەگەڵ خێزان تا کێشەت هەیە وتی باسی شەرەف و ناموسی خۆم ناکەم ئەوە پیاو هەزارە خەڵکی خاون شەهادە هەیە شەهادەی بەرزیان هەیە خوێنەوارن
بەس حەدیان نییە بەقەت ئەم پیاوە بەڕێز بن، چونکە کاتێک کە خێزانەکەی غەڵەتەکە حەیایە بە ناو خەڵکە، پیاوەکەی غەڵەتەکە حەیایە بە پیاوێکی دەشتەکی نەخوێنەوار دەڵێن لەگەڵ خێزانەکە تا کێشە چییە، سەبەبەکەی چییە؟ ئەڵێ باسی شەرەف و ناموسی خۆم ناکەم، لەکەداری ناکەم. کاتێکیش کە تەلاقی دا لە یەک جیابوونەوە، وتیان ئەی ئێستا سەبەبەکە چی بوو لێ جیابوویتەوە؟ فەرمی باسی شەرەف و ناموسی خەڵک ناکەم، چونکە ئێستا خێزانی من نییە و لای باوکی کەسوکاری خۆیەتی، بۆیە ئێستا شەرەفی و ناموسی من نییە لەم کاتەدا، باسی شەرەف و ناموسی خەڵک ناکەم. خێزانەکە لەگەڵ تا دەگونجێ بگونجێ لەگەڵیان، ناگونجێ تەلاقی بدە، بەڵام حەیایی مەبە، ڕێ بکەوە لەگەڵیان، با خەڵکی نەزانێ خێزانەکەت بۆچی تەلاق دراوە. ئەگە کێشەیەکی خراپش ڕوویداوە پەنا بەخوا ڕەفتارێکی ناشرینی ڕوویداوە، حەیایی مەبە، لەگەڵیان ڕێ بکە و تەلاقی دە، لەبەر خاتری مناڵەکان، لەبەر خاتری سمعەی خۆت، وا نەزانی کاتێک کە حەیای خێزانەکەی خۆت ئەبەی خۆش پیاوێکی شەریف دەرەچی، نەخێر. کەواتە ئاگاداری خۆت بە لەبەر شخصیەتی خۆت و خانەوادەی خۆت و ئەو بەریش کە خوای گەورە فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم، ئێوە کە زەواجەکەن فەزڵ و ڕێز یەکتریتان لەبیر نەچێ، لەبیرن نەچێ، حەیای ماڵ خەزورانت مەبە، حەیای خێزانت مەبە، حەیای کچەکەی خۆت و کوڕەکەی خۆت مەبە، پێش هەموو کەسێک حەیای خۆت مەبە، حەیای کۆمەلگا مەبە. باوکو ئەم پیاوە دەشتەکێ پیاوە بین، پیاو ئایا هاوشێوەی ئەم پیاوە هەیە؟ ئەمڕۆ زۆر کەمە، لە شەهادەدارەکانە هەیە زۆر کەمە، لە خەڵکی ترە هەیە زۆر کەمە. باسی شەرەف و ناموسی خۆت مەکە، تەلاقیشدا باسی شەرەف و ناموسی خەڵک مەکە، چونکە ئێستا لە ماڵی باوکێتەوە قنێ بەسەرەوە. با پیاو بین صفەتی پیاوەتیمان تیا بێت، ناگونجێ و بە کەڵک نایێت تەلاقیدا، بەڵام حەیایی مەبە، حەیا بەر مەبە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدو. يا ربي خوايا هيمني وآرامي والله من بباريزي خوايا جان بختوري وخوشويستي ريز بخيتني وان خيزانا كانوا يا رب العالمين. خوايا جان آخر من بخير بقيري يا ربي خوايا آخر من بخير بقيري نرجو رجوع عبادت ما لقبول كي آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.